ناڕەحەتی زروف تەسیر حتا تەنانەت لە مامۆسای ئاینیشەکە. دوو بەسەر هات لەم بارەوە ئەگەڕمەوە، بەڵکو ئینشاءالله هەموو مسلمانان ئینشاءالله ئیستفادەی لێ بکەن. یەکێکیان لە شارۆچکەیەکی کوردستان لە ساڵەکانی سەرەتای نەوەتەکان فەقێ بووین، لە خزمەتی مامۆسایەکی بەڕێزا بووین. مامۆسا زروفەکە گرانی بوو، مامۆسا کە دەرسی داینەوە وەزعی تەواو نەبوو. یەکێک لە فەقێکان کە ئێستا مامۆسای ئەوش مامۆسایەکی بەڕێزە پرسیاری کەوتی مامۆسا وەزع تەواو نییە ئەمانە، ئەوشوتی چی بڵێم، منیش هەروەکو ئەو مامۆسایی کاتی خۆی لە خزمەتی بووین لە ئێران دەرسی داینەوە، لە ناو دەرسەکەیە بوو لە کوتوپڕێکا کوڕە بچکۆڵەکەی مامۆسا هاتە ژوورەوە، شپانێک گوێی مامۆسایە و مامۆسا ئیتر لە دەرس کەوت، هەرچی ئەکردنەوە ڕۆیە سەر تایم. ئیتر ئێمەش وتمان مامۆسا بۆ وا وەزع تێک چوو؟ وتی مامۆساش وتی بەخوا کوڕەکەم هات پێی وتم دایە لە ماڵەوە، وتی بە باوکت بڵێ ئارد نیست، بەڕاستی ئارد نیست، علمی شەرعی لەبیر بردمەوە، بەڕاستی ئارد نیست، هەرچی زانستەیە لەبیری بردمەوە. جا مامۆسایش وتی بەڕاستی ئەم زروفە و گرانی و ناڕەحەتەکانی ئەم زروفە بەڕاستی وا ئەکا ئینسان ئاگای لە خۆی نەمێنێ. جەجاری وا هەیە زروف ئاوا تەسیر لە ئینسانەکە. ڕۆژێکی تریان مامۆسایەک کاتی خۆی مامۆسایەکی زۆر بەناوبانگ بوو، لە کاتی گرانیەکەیە ئەو ماشاءالله پەیوەندی هەبوو لەگەڵ دەرەوەیە و خاوەنی ئیمکانێتێکی باش بوو، هەم لەلایەنی کتێبەوە کە لەو کاتە کتێب بە ئاسانی دەست ناکەوت، هەم لەلایەنی مادیشەوە دەعمێکی باش ئەکرا. خۆی بۆی گەڕامەوە، من ڕۆیشتمە ماڵیان دوای زمانێک دوای ئەو وەزعی کە تایە بوو، بۆی گەڕامەوەتی ڕۆژێکیان چوومە سەردانی مەلایەکی ناوداری سلێمانیم کردووە ئەو کاتە، باسی ئەوش باسی گرانیە کرد کە گرانی چەندێک تەسیرەکە. وتی کە چوومە لای لەگەڵ خۆمە هەر لە دەرەوە، یعنی لەو وڵاتەی با بڵێن ئەم پەیوەندی لەگەڵیانە هەبوو، کتێبشتیان بۆیان ناردوتی صحیحی بوخاریان بۆ ناردبووم لە ناو کارتۆنێکی جوانە، صحیحی بوخاری، وتی برا بە برا نێدا، ئەوە جوان بوو. وتی بردم بە هەدیە بۆی و ئیتر پاش تۆزێ دانیشتن و ئەوانە، وتی مامۆسا هەر چاوێکی لە کارتۆنەکە بوو. ئیتر وتی دوای تۆزێ دەمەتەقی ئەوانە، وتم مامۆسا ڕاستی حەزم کرد ئەم هەدیەش پێشکەش بە جەنابت بکەم، وتی هەدیەکەم هێنا نزیکم کردەوە، ینی کتێبەکە. وتی مامۆساش وتی ئەوە چییە؟ وتم وەڵاهی ئەمە صحیحی بوخاریە، ڕاستیەکەی ئەمە طبعەیەکی زۆر تازە و نوێیە. وتی ئەو کاتە طبعا نەبوو، حەزم کرد پێشکەشی جەنابتی بکەم، بە شایانی تۆم زانیوە. وتی مامۆساش وتی ئۆهۆ فڵانە کەس، وەڵاهی ڕاستی دەرە کەسێک کە ئیسفادەی کەسێکی تر کە ئیسفادەی لێ بکە. ئەو کتێبخانەیە ئەو کاتە کتێبخانە عادەتی وا بوو وەکو جامخانەیەک وا بوو، دۆڵابێک بوو ئاوا، وەک ئێستا نەبوو مەکشوف کراوە. وتی ئەو کتێبخانەیە پڕی کتێبە، لەوانەیە بێژم چەند ساڵێک شەبێ حەد دەمیم نەکردوێتەوە، هەکلیم داوا دەمیم نەکردوێتەوە. من لە خۆشییاوام زانیت و پسکتت بۆ ماوردە، وتی لە خۆشییاوام زانین پسکتت بۆ ماوردە تا بیدەم بە مناڵەکان، ڕاستیەکەی ئەو بیدەی بە کەسێکی تر ئیسفادەی لێ بکە باشترە. یعنی بە قەناعەتەوە من ئەڵێم گرانی وا بە ئینسانەکە علمەکانی لەبیرەواتەوە. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من الكفر والفقر، يعني بەیەک ڕەبتیانەکە. و ئەڵێن ئیمامی عەلی خوای لە ڕازی بێ فەرموویەتی كاد الفقر يكون كفرا، يعني زۆر نزیکە، يعني خەریکە ئەبێ بە کوفر. وەپەنامامدا.